دکتۆرە ئازادە جۆڵایی لەدایکبووی ساڵی 1963 لە وڵاتی ئێران. ساڵی 1991 لە زانکۆی شیراز کۆلێژی زانستە پزیشکیەکان فاکەڵتی پزیشکی بەکالۆریەسی بەدەستێناوە لە ئێران. ساڵی 1992 بۆ 96 پزیشکی نیشتەجێ بووە لە بەشی نەشتەرگەری لە زانکۆی شیراز لە کۆلێژی زانستە پزیشکیەکان لە ئێران. لە ساڵانی 1998 و 99 2000دا دیبلۆمی لە زانستی نەشتەرگەری لوودا وەرگرتووە. ساڵی 1999 بۆ 2000 دیبلۆمی لە هەناوبینیدا وەرگرتووە لە زانکۆی کلاود بێرنارد لە ساند ئیتیان لە فەڕەنسا. ساڵی 2000 بۆ 2001 ساڵێک توێژینەوە دەربارەی وەرگرتنی نمونە لە گرەی لیمفاوی پارێزەر بۆ شێرپەنجەی پێست نەخۆشخانەی لیۆنسۆت زانکۆی کلاود بێرنارد. ساڵی 2004 بینینی کۆرسی پراکتیکی لە نەشتەرگەری مایکرۆسکۆپی بنچینەیدا لە هۆڵندا. ساڵی 2006 بینینی کۆرسی گواستەوەی چۆری لە شوێنێکی لاشەوە بۆ شوێنێکی تر و بە دوایدا 2 هەفتە لە چاودێریکردن لە ئیتالیا. ساڵی 2019 وەک باشترین نەشتەرکار هەڵبژێردراوە بە پێی دەنگدانی نەخۆشەکان. ساڵی 2001 یەکەمین نەشتەرکاری جوانکاری شێرپەنجەی مەمک بووە لە ئێران و لە هەمان ساڵدا یەکەم نەشتەرکاری ڕاهێنراو بووە لە ئەوروپا بۆ نەشتەرگەری جوانکاری شێرپەنجەی مەمک لە ئێران. لە بۆنەیەکی تایبەتی و سەردانی بۆ تاوەری تەندروستی سمارت دیمانە و چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانی لەگەڵدا سازکرا و دەربارەی تاوەری تەندروستی سمارت بەم جۆرە بۆ ماندووە. سڵاو دکتۆرە، ئەم کاتتان باش و بەخێر بێن. سڵاو لە ئێوە و خەڵکی زۆر باشی وڵاتانی دراوسێمان، وڵاتی عێراق و دۆستانی ئازیزی هەرێمی کوردستان کە چەند ڕۆژەم میوانیانین. بەڕاستی من لێرە زۆر خۆشحاڵ بووم. زۆر سپاس. پرسیاری یەکەمانەوەیە لەم چەند ڕۆژەی لە سلێمانی بوون چ هەستێکتان هەبووە؟ هەستێکی زۆر خۆشم بۆ دروست بوو چونکە زۆر لە پارێزگای سنە دەچێت و کاتێک لێرەدام وەک ئەوە وایە لە ئێران بم و لە ئێران نەبم واتە شارێکە ڕووە سروشتەکەی خۆی لە دەست نەداوە لە هەمان کاتدا شارێکی مۆدێرنە و لەم ڕووەوە سەرنجڕاکێشە. گرنگتر لە هەمووشی سەبارەت بە بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لێرەدا زۆر باشە و هیچ هەواڵێکی کۆرۆنا لێرە بوونی نییە. پرسیاری دواترمانەوەیە لەم چەند ڕۆژەی کە لە سمارت بوون بەشداریتان لە کۆمەڵێک چالاکی سمارتدا کردووە، لەوانە تیمی فرە پسپۆڕی MDT. ڕای بەڕێستان لەسەر سمارت و ئەو چالاکیانە چییە؟ ئاشنابوونی ئێمە لەگەڵ نەخۆشخانەی سمارت بە شێوەیەکی ڕێکەوت بوو. بەڵام کاتێک زیاتر ئاشنابووم داوام کرد لێیان تاوەکو کار و چالاکیەکانم بۆ بنێرن. پاشانزانیم بە شێوەیەکی زۆر بەرچاو خزمەتگوزاریەکی زۆر کوالەتی بەرز لێرەدا ئەنجام ئەدرێت. بۆم زۆر سەرنجڕاکێش بوو کە سەردانی نەخۆشخانەی سمارت بکەم. بۆ ماوەی چەندین ساڵە کە من کار لەسەر شێرپەنجەی مەمک لە چەندین وڵاتی ناوچەکە دەکەم، بەداخەوە هەموو ئەو وڵاتانە کە لە ڕۆژئاوای ئاسیادان شێرپەنجەی مەمک یەکێکە لە باوترین شێرپەنجەکان تیایاندا. لەگەڵ ئەوەدا زۆرترین ڕێژە کە لە 1970 بۆ لە 1990 لە ناو ئافرەتاندایە و بەداخەوە لە کۆمەڵێک لەم وڵاتانە وەکو عێراق و ئەفغانستان بە پێی پێشبینیەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە 20 ساڵی داهاتوودا سەداسەدی ئەم ڕێژەیە زیاد دەکات. ئەمە زۆر گرینگە کە لە عێراقدا کە دانیشتوانەکەی نزیکەی 40 ملیۆن کەسە لە ئێستادا نزیکەی 7500 نەخۆشی شێرپەنجەی مەمکمان هەیە. و دووەم شێرپەنجەیە کە زۆر باوە، شێرپەنجەی سیەکان کە نزیکەی 2000 شێرپەنجەی سی هەیە لە 20 ساڵی داهاتوودا ئەم ژمارەیە زیاد دەکات بۆ 15000 نەخۆشی شێرپەنجەی مەمک، واتە نزیکەی 7500 زیاد دەکات. حەز دەکەم ئەوەش بڵێم لە وڵاتی ئێران کە ژمارەی دانیشتوان 85 ملیۆن کەسە لە ئێستادا 16000 کەسی توشبوومان هەیە کە لە 20 ساڵی داهاتوودا 7 بۆ 8000 حاڵەت زیاتر زیاد دەبێت. پێویستە ئەوە بزانین ئەم بەرزبوونەوەیە ڕێژەیەکی زۆر بەرچاوە و زۆر خۆشحاڵم کە لێرەدا سنتەرێکی زۆر باش و پێشکەوتوو دەبینم کە لەگەڵ ئەم کوالێتیە بەرزەدا خزمەتگوزاری پێشکەش بە هاونیشتیمانیانی عێراق دەکات.
سوپاس دەکەین. ئایا بەڕێستان پێشتر پێشبینیتان دەکرد کە لە هەرێمی کوردستان و عێراقدا نەخۆشخانەیەکی زۆر پێشکەوتو و کوالەتی بەرزی وەک تاوەری تەندروستی سمارتە بێت؟ سیرکەن لە دوای ئەو ڕووداوە ناخۆشانەی کە لە عێراقدا ڕوویدا لەوانەیە 7 ساڵ شەڕ لەگەڵ ئێران، شەڕ لەگەڵ ئەمریکا و بابەتی داعش، تەواوی ئەو کارە ساتانەی کە بەسەر ئەو وڵاتەدا هاتبوو بەڕاستی باوەڕکردنی بۆ من قورس بوو کە وڵاتێکی تازە پێگەشتووی وەکو عێراق کە کۆمەڵێک ئامێری پێشکەوتو و کوالەتی بەرز و زۆر هۆشمەندانە لە شوێنێک هەبن و خزمەتگوزاریەکی زۆر نایاب پێشکەش دەکات. بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی، خزمەتگوزاری تایبەتی نەخۆشی شێرپەنجە پێویستە زۆر بە وریایی و کوالەتی بەرز بێ، بە تایبەتی وڵاتانی تازە پێشکەوتو کە بودجەی تەندروستیان بە بەراورد بە وڵاتانی ڕۆژئاوا زۆر کەمترە، کاتێک ئێوە لە شوێنێکدا ئامێر و تەکنەلۆژیای زۆر پێشکەوتو کۆ دەکەنەوە، هاوڵاتیەکی زۆر لێی سوودمەند دەبن بە شێوەیەکی گشتی، واتە ڕێگری دەکەن لەوەی پارەیەکی زۆرتر خەرجی چارەسەرکردنی بدەیت کە ئەم شتە من بەڕوونی لە تاوەری تەندروستی سمارتدا دەیبینم و خاڵێکی زۆر گرنگ و سەرنجڕاکێش بۆ من لە ڕوانگەی ڕاهێنانەوە جێگەی باز بوو. ئامادەبوونی خوێندکارانی پزیشکی لە سەنتەری تایبەت بە شێرپەنجەی مەمک بوو. ئەمە بۆ من زۆر سەرنجڕاکێش بوو و چۆن ئەمان هەر لە ئێستاوە مامەڵە دەکەن لەگەڵ باوترین جۆری شێرپەنجە لە وڵاتەکەیاندا و لەگەڵیدا ئاشنا دەبن و دواتر بتوانن خزمەتگوزاریەکی باش پێشکەش بکەن. من دەتوانم بڵێم بەڕاستی جێگای دەستخۆشیە. چی شتێکی تر لە تاوەری تەندروستی سمارتدا سەرنجی بەڕێستانی ڕاکێشە؟ بێجگە لەو ئامێر و تەکنەلۆژیا بەرزەی کە لێرەدا بەکاردێت، ئەوەی جێگای سەرنجە پەیوەندی زۆر باشی پزیشکەکانە لەگەڵ نەخۆش. ئەمە یەکێکە لە گرنگترین خاڵەکان کە پێویستە لەو شوێنانەی کە خەڵک زۆر ڕوویان تێدەکات ڕەچاو بکرێت. واتا لێرەدا هیچ کات ژمارەی نەخۆش گرنگتر نییە لە کوالەتی. پەیوەندیەکی زۆر باش لەگەڵیاندا دەبەسترێت. بەرنامەی دەرمانەکانیان بۆ ڕوون دەکرێتەوە. لە ڕاستیدا بەو ژمارە زۆرەی نەخۆش کە لێرەدا هەیە، ئەو ڕێک و پێکی و وردیە پەیوەندیە باشە بەڕاستی جێگەی سوپاس و پێزانینە. کۆتا پەیامی بەڕێستان بۆ تاوەری تەندروستی سمارت و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق چییە؟ ئەگەر بمەوێت پەیامێک بدەمە هاوڵاتیان لەگەڵ ئەو شتەی کە من بینیومە و تێگەشتوم بە پێچەوانەی وڵاتی ئێران کە هەموو ئێرانیەکان بەلایەنی کەمەوە بیمەیەکی تەندروستیان هەیە. دیارە لێرەدا بەداخەوە سیستەمی بیمەی تەندروستی بوونی نییە و دەستنیشانکردن و چارەسەرکردنی شێرپەنجەی مەمک پارەیەکی زۆری دەبێت، بە تایبەتی لە نەخۆشخانە تایبەتیەکان. بەڕاستی پێشنیاری من ئەوەیە کە کەم پێکدا بندرێت کە تەواوی هاوڵاتیانی ناوچەکە تێیدا بەشداری بکەن بە بڕێکی کەمی پارە ببەخشن لە مانگێکدا، چونکە لە بەرامبەر ئەوەی کە نەخۆشیێکی کوشندەیە بەڵام دەکرێت چارەسەری بکرێت. سوودوەرگرتن لە چارەسەرکردن مافی مرۆڤانەی هەر نەخۆشیەکە و خێزانەکەیەتی. ئێمە لێرەدا لە وڵاتێکین کە تەنها لە 6% دانیشتوانەکەی لەسەر و 50 ساڵن. ئەمە واتە زۆربەی ئەو شێرپەنجانەی کە دەیان بینین تەمەنیان لە 50 یان 40 ساڵە. کەواتە ئەگەری پاراستنی مەمکەکە و دووبارە دروستکردنەوەی لە دوای ئەوەی مەمکی کەسەکە پێویستە لا ببرێت، یان ئەگەری ئەنجامدانی نەشتەرگەری جوانکاری زۆر گرینگە. کاتێک ئێمە دەمانەوێت دووبارە مەمکەکە دروست بکەین، کۆمەڵێک پێداویستی گرانبەهای هەیە، بەڵام ئەگەر هاوکاری بکرێت لەلایەن هاوڵاتیانەوە ئەم تێچوونانە پەیدا دەبێت. بۆ پشکنینی بۆ ماوەی کە لە خێزانەکەیاندا هەیە لە تەمەنێکی زۆر گەنجدایە، بەڕاستی پێویستی بە تێچووێکی زۆر هەیە. ئەمانە شتێک نین کە تێچۆکەی کەم بن، بەڵام ئەگەر هەمووان هەوڵ بدەین کە ئەم جۆرە زۆر باوەی شێرپەنجە بە هاوکاری یەکتر کۆنتڕۆڵ بکەین، هەنگاوێکی زۆر باشمان ناوە. لە بیرتان بێت شێرپەنجەی مەمک شێرپەنجەی ئافرەتان نییە، شێرپەنجەی ئافرەتێک نییە، شێرپەنجەی هاوسەرە. کچە دایکە خوشکە لە ئەنجامدا شێرپەنجەی مەمک بە جۆرێک شێرپەنجەی تەواوی ئەندامی خێزانە، کەواتە پێویستە ژنان و پیاوان بتوانن نیشانەکانی بناسنەوە و دەست لە دەستێک بتوانن کۆمەڵێک سنتەر لەم شێوەیە پەرە پێ بدەن تا بتوانن چارەسەرێکی باشترمان هەبێت.